ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕێ تۆفیقم لاڵخێم شەوی بەرنامی پانۆراما پێتانگەیشتینەوە بۆ قسە باسکردن لەسەر ڕۆڵی یەکێتی لە عێراق و کوردستان و ناوچەکەدا ومانەزانین یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی کاریگەرە لە هەر هاوکێشەیەکدا کە یەکێتی نیشتیمانی کوردستان تێیدا بێت دیارە ئەو هاوکێشەیە یەکلا دەبێتەوە لە بەرژەوەندی هەم نیشتیمانی هەم نەتەوەیی هەم لە بەرژەوەندی یەکگرتووی بە تایبەتی ئەگەر لە هەرێمی کوردستاندا بێت لە یەکگرتووی و یەکڕیزی و تەبایی نێوان لایەنە سیاسیەکان چ لە هەرێمی کوردستان چ لە پارچەکانی دیکەی کوردستان عێراقیش بە هەمان شێوە ینی محورێکی سەرەکی کارکردی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە ماوەکانی ڕابردوو بینیمان سەرکەوتوانە لە پرۆسەی پێکێنانی حکوومەتی نوێ عێراق یەکێتی چ ڕۆڵێکی بینی هەروەها لە ڕۆڵی هەرێمایەتی ژیانی یەکێتی نیشتیمانی کوردستانێکێکە لە ژمارە ئەساسیەکان کە هەمیشە دۆست و نەیارەکانی هەژمارێکی تایبەتی بۆ دەکەن و حساباتی تایبەتی بۆ دەکەن بە هەمان شێوەیان یەکێتی لەسەر ئاسی نێودەوڵەتیش لەلایەن هەم ئەمریکا هەم وڵاتانی زلهێزەوە حساباتی تایبەتی بۆ دەکرێت ئەم شەو گفتوگۆکین لەسەر ئەم بابەتە بە میوانداری برای بەڕێزمان کاکسران عەبدوڵڵا دارمی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە سوێدۆ لەگەڵ بەخێر بێ کاکسران سەرەتا ئێمە باز لە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین ئەم هێزە هەر لە سەرەتای دروستبوونیەوە تاوەکو ئێستا ڕاستە بە کۆمەڵێک هەوراز و نشێودا تێپەڕیوە بەڵام یەکێتی لە هەر یاریەکدا بوو بێ یاخود لە یەکلایکردنەوەی هەر دۆسیەکدا بوو بێ ئەوە یەکێتی بووە کە خاوەنی قسە بوو لە پێناو بەرژەوەندی هەموواندا و کێشە یەکلا کردەوە لەم بارەیەوە جەنابتان کاکسەران قسەتان چی؟ زۆر سپاس لەبەر چی لەبەرەوە نایە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی سۆپەرمانە بەڵکو لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە سیاستی خۆی سەرای هەموو هوراز و نیشتیمانی کە جەناب ئاماژەی پێدا دایمەن ڕێگە ڕاستەکەی کوردایەتی دیموکراسی چارەسەری کێشەکان و حسابکردن بۆ ژمارەی کوردستان و ژمارەی کورد وەکو میلەتێکی ڕەسەنی ئەم ناوچەیە لە هەموو هاوکێشە سیاسەکانە لەبەرەوە سەرڕای ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغی جیاجەیە تووشی تەنگژە بوو بێت تووشی گیرگرفت بوو بێت تووشی ینی گەلە کۆمەکیە لە مەرحەلە جیاجەکان حتا لە سەرەتای دامەزانی یەکێتیەوە تووشی ئەم هەموو مەرجە ناخۆش و دژوارە و بێکە ئەمە ڕێگەی ڕاستی هەموو خەباتجیێرەکە بەڵام لەبەر ڕێگاکەی ڕاستە و لەبەروی شێو ئیشکردنەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە مجمەلدا سیاسێکی ڕاستە بۆیە هەمی جارە یەکێتی بە سەربەرزی و بە سەرکەوتویەوە بە ڕووسوری و لای گەلەکەی لێی دەرچووە و براوە بووە بۆ ئەمە بەشێکە لە سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاسی کوردستانیشە دیارە کوردستانی یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسێکی تایبەتە کوردستانێکی واقعیە مامەڵەکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر کێشەکانی کوردستان خۆی لە هەرێمی کوردستان لە کێشەکانی لەگەڵ بەغدا و هەروەها ڕۆڵی نەتەوەی کوردکە ئەوە ئێمە لە سەدەی 21 لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە سیاستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بەرهەمدار بووە چونکە هەمیشە واقعی بوو هەمیشە هەم برژەوەندەکانی نەتەوەی کوردی ڕەچاو کردووە هەمیش یانی دایمەن بە دیالۆگ و بە منطقی سیاسی لەگەڵ هێزەکانی ناوچەکە وڵاتانی دەوروبەر و هەروەها هێزە نێودەوڵەتەکان کەیسە دەورێکی گەرینجیانێ لە دەخالەتکردن و لە یەکلایکردنەوەی زۆر کێشەی ناوچەکە ئەم دەورەی خۆی گێڕاوە لەبەرەوە بۆیە ینی سەرڕای هەموو گیرگرفتێک کە تووشی یەکێتی دەبێت لە هەموو ئەم مەراحلە خۆناغەجیاجانەی خۆی بەڵام لەبەر ڕێگاکە ڕاستە و لەبەر نیەتەکە دروستە و لەبەری استراتیژیەکە ڕاستە بۆ کوردستانە بۆ میلەتەکەمانە تەماشاکە یەکێتی هەموو جارێک بە باشی لێ دەرەچێ وەکو لە تاریخ خۆیان بە باشی لێ دەچووە ئەمە انطباق بێ بە هەموو تاریخی یەکێتی نیشتیمانی کوردستان و انطباق بەسەر سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم قۆناغەدا کە جەناب ئیشارەت پێ بدە لە کوردستانەوە بۆ بەغدا لە بەغداوە بۆ ڕۆژئاوا و بۆ دەوری سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوچەکە ئەمڕۆ کە ئێستا ئێمە لەم ینی قسە دەکەین لەم بەرنامەیە لە دوو ڕۆژی ڕابردووە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ڕۆژئاوا بووە و کۆمەڵەدیداری هەبووە وەک بەشێک لە بەرپەرزانەوەی هەرێمی و کوردستانی لە دژی تیرۆر ئەمڕۆ هەر ئێستا وەکو لە هەواڵەکانە کەمێک پێشستا بڵاوتان کردەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزەکانی ئاسایش و هێزەکانی دژە تیرۆر توانیانە ینی
لە بەرەنگایی تیرۆریستاندا نەبەردەشی تر تۆمار بکەن ئەم دەورە گرنگەیەکی نیشتیمانی کوردستان لە هەموو ئاستەکانە دەبیردێ حرمەتی لێگرێ هێزە سیاسەکانی هەم کوردستان هەم عێراق و هەم ناوچەکە و هەم لە ئاسی نێودەوڵەتیە کە هەڕەشەژی گەورەی تیرۆر هەیە تا ئێساکە نەنیشتوتەوە ئەم دەورە دەبین بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەسەربەرزی ئەتوانێ بڵێ سیاستەکان ڕاست و دروستە بۆ میلەتەکەمان بۆ خەڵکی عێراق و بۆ ناوچەکەش کە بە گوێرە ئەو دەورە یەکێتی نیشتیمانی کوردستان سەنگی بەرز دەبێتەوە و حساب لەسەر قسە و هەڵوێستەکانی دەکرێت. کاکسران مەسلەی ئەمە جارێ بە لە سەردانی ڕۆژئاوە دەست پێ بکەین کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک باڵوجاڵ تاڵەبانی ئەم سەردانی ئەنجام داوە. هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان ینی بۆتە پاڵ پشتی بۆ خوشکوبراکانی هەم لە ڕۆژئاوای کوردستان هەم لە پارچەکانی دیکەی کوردستان و ئێمە بینیمان لە ساڵانی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان توانی ینی کاریگەر بێ لە پەرلەمانی کوردستان بۆی کە بە زۆرینی دەنگ دان بنێ بە کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستانە و جارێکی دیکە کاتێکە کۆبانەیە کەوتە بەرهێرشی تیرۆریستان هەر یەکێتی نیشتیمانی کوردستان بوو هێزەکانی خۆی ناردەیە و توانرا ینی بە هاوبەشی لەگەڵ براو خوشکەکانی لەوێ ئەو ناوچەی ئازاد بکە. ئێستا ئەم سەردانە بە چاوێکی زۆر هەم سیاسی هەم استراتیژی ئەم سەربازی سەیرەکرێت ینی ڕەهەندەکانی ئەم سەردانە خۆی لە چیا بینێتەوە چکە بەڕاستی برایانمان و خوشکانمان لە ڕۆژاوای کوردستان و لە لێدوانەکانە بیستینەوە بینین ئەمان بە وەرچەرخانێکی گرنگیە بینن. ئەم وەرچەرخانە خۆی لە چیا بینێتەوە یەکێتی داینەمۆیە بۆ ئەم ناوچانە و بۆ پارچەکانی دیکە یاخود جەنابتان چۆنەی بینن؟ دەوری یەکێتی نیشتیمانی کوردستان لەم بابەتەیە دەوریی هەم دیرۆکیە یان هەم بەشێکە لە کەلتور و سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە وەتەی جەنابی مام جەلال ئەم حزبە کوردستانیی دامەزراندووە کە و چوارچێوەکەی و بازنەی خەباتی تێکۆشان یەکێتی نیشتیمانی ڕوون کردوێتەوە کە حزبێکی کوردستانیە بۆ مەسەلەکانی کوردستان حزبێکی عراقیە ئەو کاتی دیموکراسی لە عراق دێتەکایەوە حزبێک کە مەسئولی لەسەر شانە ئەو کاتی ڕۆژهەڵاتی ناوڕاست پێویستی بە پێکەوەی و تەبایی و ڕوبەڕووی هەڕەشەکانەوە بێ حزبێکی ئەنتەرناسیۆنالە ئەو کاتێک کە ئەندامە لە ڕێکخراوی سۆسیۆ ئەنتەرناسیۆنالی نێودەوڵەتی کەواتە ئەم بازنەیە کە بۆتە بەشێک لە ئەدەبیاتی یەکێتی نیشتیمانی ممکنە بە هەندێک جاربەوەی هەلومەرجی تایبەتیەوە بەهۆی قورسایی بوارێک لە بوارەکانە ینی ڕەنگە بە سەبوون لە ئاسی نێودەوڵەتی یەکێتی نیشتیمانی تۆزێک ئەوەندە ینی خۆی مەشغوڵ نەکردبێ یان ڕەنگە لەبەر ئەرکە کوردستانەکان زۆر جار ئەرکی بۆ عێراقی خۆتان دەزان لە ساڵی ڕابردووە کە ئەو کاتی لەوتەی جەنابی مام جەلال نەخۆش کەوت ئەم دەورە کوردستان عێراقیە تۆزێک کز بوو یاخود پاشەخشێ کرد بەڵام وەک بەشێک لە سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم دەورە ئەم بازنە لە خەبات تێکۆشانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بازنەی کوردستانی باشووریان باولی هەرێمی کوردستان بازنەی دەوری عێراقی یەکێتی نیشتیمانی کوردستان بازنەی دەوری یەکێتی نیشتیمانی کوردستان لە وجودی نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوڕاستەیە لە بەشەکانی تری کوردستان و بازنەی جیهانیە ئەمە دەبینین لەمە لە ماوەی ڕابردووە چالاکردنی ئەم دەورەمان بینی هەم لە ئاستی هەرێمی کوردستان نمونەمان بە کۆبنەکەی دوکان هەم لە ئاستی عێراق نمونەمان لە کۆبنەکەی کاک باڤڵ لە ماڵی سەرۆک مام جەلال و نمونەشمان بینی بەم سەردانە مەکۆکیەی ئێسەی کاک باڤڵ کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە عینوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە عینوانی پشتیوانیکردن لە خەباتی گەلەکەمان لەو بەشە سەردانی ڕۆژئاوای کوردستانی کرد سەردانەکە هەم وەکو جەناب باس کرد مەغزای سیاسی هەم مەغزای سەربازیە لە ڕوبەڕوونەی تیرۆرە ئێمە دەزانین ئێستا کوردستانی ڕۆژئاوا لە بەردەم هەڕەشەیەکایە کە هەڕەشەکە پەیوەندی بە عنوانێک بدۆزینەوە نەخواستن یا پەسەند نەکردنی بوونی کانتۆنێک یان کیانێکی سیاسی تری کورد بەر ناوێکەوە بێت زۆر جار خەڵکەڵێ ڕۆژئاوایە یان کانتۆنی جەزیرەیان کانتۆنی کۆبانیە ئەفرینە مەسەن بۆ نەکە هێتا ئێستا ئەفرین داگیر کراوە زۆر کەس ئەڵێ ئەمە شەرقی سووریایە ئەم عنوانەکان بۆ ئێمە گرنگ نییە چکەمە ینی میکانیزمی سیاسی لە ڕۆژئاوا و لە سیاسی دۆسی پڕکێشەی سووریا تحدید دەکا ناوەکان چین بەنسبەت یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە وەکو حزبێکی مەسئول هەم لە سووریا
دەوری ینی پێی وایە سووریا وڵاتێکی گرنگە و هەمیش ڕۆژئاوا بەنسبەت میلەتەکەی ئەمەوە گرنگە و هەمیش دەوری یەکێتنی شمامکسان لەم ئاستەدا گرنگە بۆیە سەردانەکە بایەخی خۆی هەیە لەبەر ئەو هەڕەشانەی کە لەسەر گەلەکەمانێ هەڕەشا کە ئێمە قسە لەسەر هەڕەشاکەین لەسەر گەلەکەمان مانایوەنەیەکی مەسەر بۆ نەیەکێتنی شمامکسان شەڕ ڕاگەیان لە دژی وڵاتانی دراوسیان بەڵکو مانەوەیە کە مەسج بگات بە دۆست و نەیاری یەکێتی نەیاری گەلەکەمان کە یەکێتی نیشتمانی کوردستان حزوری هەیە لە معادلەیە و ئەو میلەتەی کە لە ڕوبەڕوونەی تیرۆلە لە ڕوبەڕوونی داعشە لە کوردستانی باشوور دەوری جێرا لە ڕزگارکردنی عێراق لە داعش و تروریستانی داعش ئەو میلەتەی کە دەوری جێرا لە تێکشکاندنی داعش لە کۆبانی ئەو میلەتە شایانی ئەوەیە کە یعنی گورگان خواردن نەکرێ بەڵکو بە حساب بکۆ ڕەخەمێک وەکو دیمەنێک لە دیمەنەکەی ڕۆژهاتی ناوڕاست خۆی میلەتەکە ڕەسەنە لە موجودە کاک باڤول لە مقابلەکەی هەم لە مقابلەکەی ڕوودا و هەم لە مقابلەی ینی مقابلە تایبەتەکەی گۆڤاری عێراقا کردی عێراقۆڵ هەمان ئەو شتانە تاکی دەکاتەوە کە بنەتەوەیەکی لە ڕۆژهاتی ناوڕاست ژمارەکەمانەوەی بەڵام ئەمە زۆر گرنگە وەکو سیاستی مام جەلال بەڵام ئەم شتە بە سیاست بە دیالۆگ یەکێتنی شمامکسان ئاڵای گفتوگۆ دیالۆگ ئاڵای ینی پتەوکردنی حزوری کورد لەم ڕۆژهاتی ناوڕاستەیە پەسەندەکا و ئیشی لەسەرەکە لەبەر ئەوەیە بگەڕێنەوە بۆ سەر معادلی ئەم ناوچەیە سەر کە کێشەی هەیە ئەم کێشانە لە بەغدا هەیە ئەم کێشانە لە دیمەشق ئەم کێشانە لە ڕۆژئاوا ئەم کێشانە لە وڵاتانی دراوسێمان هەیە لە هەموو ڕۆژهڵاتی ناوڕاست پڕ لە کێشەیە لەبەر ئەوە یەکێتنی نیشتمانی کوردستان کە ینی بە نەزعەیەکی سۆپەرمانی ئەمیشانە ناکە بە نەزعەیەکەوەی کە ئەم کێشانە بە کولی ببینین بە کۆی دیمەنەکە ببینین پێویستەکە چارەسەر بکرێەوە پێویستەکە ینی ملەتانی ناوچەکە پێویستەکە حکوومەتەکان بۆی حکوومەتایەتێکی باش بکەن ڕەچاوی ئەم معادلەتە تازانە بکەن ئێمە بینیمان لە پێکێنانی حکوومەتی عێراقیە سەرڕای ئەو هەموو ساڵی بن بەستە سیاسیە هەرێکێتی نیشتمانکسان سیاسیەکێتی نیشتمانکسان سەریگر کە سیاسی تەوافقە ئێمە سەیری ئەو دیمەنە ناکەین مەسەلەن سەر کۆماریمان بەدەستهێنا و یا 2000 شوان بەدەستهێناوە کە ئەمانە خۆی ئاماژەی گرنگن ئەمە سەیری ئەو دیمە ناکەین وەکەوەی کە یەکێتی نیشتمانکسان لە وەڵەتی تەوافق تەوازن دیموکراسی بنەما دیموکراسی و دەستوریەکانی عێراق ئەو بنەمایە سەریگر و خەڵکی دیکە بە خۆشحاڵیەوە ینی هاتە سەر ئەو ڕێگایە ڕاستەی تێکۆشان کە یەکێتی نیشتمانکسان لە ئەوڵە ئاڵای هەڵگرت وە دوا کۆبنەوە لە ماڵی جەنابی مام جەلال تاکیدکردنی هەمان ئەو سیاستە تاکیدکردنەوەمان ینی لە ئەهمیەتی ئەم سەردانی کە باڤڵ سەرۆکێکی نیشتمانکسان لە چییە ئەوەدایە کە هەمان ئەو سیاستەی کە سەرۆک مام جەلال تاکیدی لەسەر کرد ئەو کاتەی ئاشتی پێویستە لە باکوور مام جەلال لەسەر خەتە ئەو کاتەی ینی خەڵک دیمەنێک وابینەها ئەمڕۆ بەیانی حکوومەتی سووریا ئەکەوێ و حکوومەتێکی ئیسلامیان حکوومەتێکی تازە بابەتی دیموکراسی لیبرالی بە پێشەوەی ئەوروپی دێتە سەرکار مام جەلال هێزە سیاسەکانی ڕۆژئاوا ینی ئاگادارەکاتە بە وەکو مەسئولیەتێکی تاریخی کەسێک کە دیمەنی مێژوو دەبینێ دەڵێ حکوومەتی سووریا بەم ئاسانی ناڕۆخەوە فەرە واقعەکە ئێستا دەبینین و ئەبینین تورکیا و ئێران و رووسیا و ئەمریکا و هەموو حساب لەسەر واکە کە چۆن بتوانێت کەناڵێکی پەیوەندی لەگەڵ حکوومەتی سووریا بکاتەوە ئێستا هەتا ئێستش بۆ بینەران کە ڕەنگە ئەو کاتە خەڵکانەکە بێت تالیقی لەیەکی دیدابێ هەتا ئێستش نووسینگەیەکی نیشتمانی کوردستان لە دیمەشق ماوە ئەمە بەشێکە لە سیاستی مام جەلال کە تەعاین لەسەر شۆڕژگێرێتی و پێداگی لەسەر مافەکانی گەلی کورد معنای هەڵچوون و معنای ئەوە نییە کە سیاسی فەلاکەت و خراپ بگریتە بەر کە دوایی نەتوانی اعتیبار بۆ خۆت بۆ دووربینی لە سیاستدا گرنگە گرنگە لە سیاسەکانێکی نیشتمانکسان و سەرۆک باڤڵ درێژی ئەم ڕێگایەت دەدا و ئەم توراسە وەکو خۆی ینی لە دوانەکانیشە لە دو ڕۆژی ڕابردوو ڕایگەاند ئێمە دێن ئەم توراسە دەپارێزین و پەرەشی پێدەین ئەمە ئەم توراسی مام جەلال بۆەوەی لەگەڵ مەرحەلەی تازی دنیاشا بگونجێ پێویستی بە پەرەپێدانەوە ئەمە ئێستاکێتی نیشتمان ئەمەرکە جێبەجێکەوە پێم وایە هەتا ئێستا لەسەر ڕێگە ڕاستەکە جەناب دامەژەد ئەمەوە هەر وڵا لەسەر ئەو سەردانی کاک باڤڵ بمێنەوە کە بۆ ڕۆژاوا ئەنجامیەوە چکە بەڕاستی ینی چاوێکی ئەعلامی زۆر گەوری لەسەر ئەو سەردانە ینی هەم لە باشووری کوردستان هەم لە عێراق هەم لە ڕۆژئاوا ینی بە چاوێکی زۆر گرنگیەوە سەیری دەکرێت هەم وڵاتانی هەرێمایەتیش بەڕاستی و جەنابیش دامەژەد پێدانی تورکیا ئێران و سووریا خودی خۆشی حسابە زۆرەکە بۆ ئەم سەردانە ینی بەدەر لە ڕاهەندە سیاسی و سەربازی و هەروەها
ئەو ڕاهەندانی دیکە کە جەنابەت ئاماژەت پێدا کاکستران ینی ئەوەی کە قسەی لەسەر کرا کاک باوەڵ لە سەردانەکە مەسلەی یەکڕیزی و پاراستنی یەکڕیزی کوردان و پێکاتەکان و بە تایبەتی یەکڕیزی برایانی کورد لە ڕۆژئاوا و هەروەها لە نێوان باشوور ئەم یەکڕیزیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە باشووری کوردستان و لە هەرێمی کوردستان زۆر باجی بۆیدا و تا ڕادەیەک توانی یەکڕیزی لە نێوان هێزولایەنە سیاسەکان لێرە پێک بێنێ استراتیژی یەکێتی بۆ ڕۆژاوی کوردستان چۆن و دنیابینی یەکێتی و سەرۆکایەتی سەرۆک باوەڵ جەلاتاڵەوانی بۆ سیاستی نیشتیمانی کوردستان سیاستی کاک باوەڵ ئەوەدەی لە دوانەکانی کە لە ڕۆژئاوا تا ئێستا یعنی بڵێن کە گەڕاوەتەوە بۆ کوردستان یعنی بەڕەسمی ئەم بەشێک لەم بەرنامەی بۆ سەکردایەتی مەکتەبی سیاسیەتی شەرح نەکردەوە بەڵام ئەوەی کە لە دوانەکانی ڕۆژی ڕابردوو لە سەردانەکەی ڕۆژئاوا تاکید لێکرێتەوە یعنی یەکڕیزی بۆچی یەکڕیزی پێویستە بۆچی باشە ڕاستە ئێمە تەجربەیەکمان هەیە لە ڕۆژئاوای کوردستان کە جێگەی ئومێدی گەلی کوردستانە ڕاستە ئەم تەجربەیە توانێتی هەند بەشێک لە پێکاتەکانی ڕۆژئاوا لە کورد و لە عەرەب و لە ئاشووریەکان لەو ناوچەیە پێکەوە گرێبدا و ڕازیان بکە بەڵام ئەو تەجربەیە بێگرفتیش نییە هەڕەشەی لەسەرە هەڕەشەی تورکیا بڵێ هەڕەشەی ڕەوا و ناڕەواشی لەسەرە بەوەیە پێویستەکە ئەم لە ئەمانە یەکڕیز بن پێویستەکە یەکڕیز بە ماناوەی کە هێزە سیاسەکانی کوردستان لە ڕۆژئاوا خاڵی هاوبەش بدۆزنەوە کە بتوان بەرەنگاری ئەم هەڕەشەیە بکەن کە ڕوبەڕووی میلەتەکەمان بۆتەوە چۆن خاڵی هاوبەشە بوو لە کاتی بەرەنگاری تیرۆرە لە کاتی بەرەنگاری داعشە لە کاتی بەرەنگاری ئەو هێزە نێودەوڵەتیەی کە هەموو دنیا یعنی بەدوای هاوپەیمان ئاگەڕا بتوانێت چۆن ئیشی لەسەر بکەوە لەو معادلەدا کورد بە پێشمەرگە و بە شەرڤانەکانیەوە ئامادەی ئەم بەرەنگاری و خەباتی تێکۆشان دیارە گەلی کورد بۆ خۆی دەکات لە پێشە یعنی ئەمە واقعەکە کە هەڕەشە دێتە سەر عێراق یا دێتە سەر هەرێمی کوردستان یا دێتە سەر ڕۆژئاوای کوردستان کە کورد بەرەنگاری دەبێتەوە پاڵپشتیشی پێ بەڵام لە هەمان کاتشا بۆ میلەتەکەشمان گرگە ئەمە ئەم مینە ئەمە بتەوێت ئەم سیاستە بۆ بتەوێت ئەگەر بەرەنگاری ناخۆشی و هۆڕەشەکان و تەنگژەکان بیتەوە پێویستی بە یەکڕیزیە پێویستی بە یەکڕیزیە لە نێوان هێزە سیاسەکانی ڕۆژئاوای کوردستان کەوە ئەو تەفاسیلە کاک باوەڵ بخوانی بەجێشتووە ناچێتە ناوینەوە چکە ئەمە سیاسێکی تێمیشەوە بووە ئێمە ینی پشتیوان بین بۆ خەباتی گەلەکەمان لە کوردستان و بەشەکانی کوردستانە بەڵام ئێمە کوێخای میلەتەکەمان لە شوێنەکانی تری کوردستانە ئەو میلەتەکەمان لە هەموو شوێنێکە بەشی ئەوەی تێدایە کە ینی توانا و لێوەشایی و لیاقەتی خۆی تێدایە کە سەکردەکانی خۆی دیاریکە بەڵام ئەگەر پێویست کە یارمەتیەکی تریشمان کوردستان پێویست کە وەکو لە کۆبانی کردی وەکو ئەو کاتەی کە بە هەموو جۆرەك یارمەتی دەدا لە یارمەتی مرۆییەوە بۆ یارمەتی لۆجستی ئەوە یەکێتی ئامادەیە و ئەم سەردانەی کاک باوەڵیش بالمناسبە بەتەنیا خۆشی لێوێ نەبووە یعنی جگە لە دیدایی لەگەڵ برایانمان لە ڕۆژئاوا مەزلوم عەبدی و هەڤاڵەکانی ساڵح موستەم و ینی هەڤاڵانی پێدا جگەلەوە ینی هاوپەیمانی نێودەوڵەتیش لێ بووە ئەمریکیان لێ بوونە کە ئەمە مەسیجێکە کە هەم یەکێتی بەتەنیا ئەم ئیشە ناکە هەمیش مجتەماعی نێودەوڵەتیش واجبێکی ئەخلاقی لەسەر شانە کە ڕۆژئاوا بەتەنیا جێنێڵێ بۆ هەڕەشەی غەڵەت تێگەیشتن لە دەوری ڕۆژئاوای کوردستان چونکە ئەوەی کە بە هەموو تێبینەکانی کۆمەلگەی نێودەوڵەتی ئەگەر هەی بێ لەسەر ڕۆژئاوای کوردستان لەسەر تەجربەی ڕۆژئاوای کوردستان ئەوەی ڕاست و دروستە هەموو ئەو هێزانەی کە لە سووریا دروست بوون کەسیان وەفادار نەبوون بۆ بەرەنگاری تیرۆر و بۆ بەرەنگاری ینی قبولکردن یان ئیشکردن لەسەر سووریایکی تازە بە قەدەرەوەی کە گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستانی شاینداوە پێم وایە لەم چوارچێوەدا کاک باوەڵ تاکید لەسەر یەکڕیزی میلەتەکەمان کرد کە ئەگەر میلەتەکەی ئێمە یەکڕیز بێ لە ڕۆژئاوا لە ڕۆژئاوا و لە باشوور پێکەوە یەکڕیز بن و لە بەشەکانی کوردستان بە گوێرەی ئەو گەشەی خەبات کە ڕوەدا بە ئاشتی و بە گفتوگۆ و بە دیالۆگ ئیش لەسەر ئەم مەوزوعانە بکرێ مستەقبل بۆ بزنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان بۆ میلەتەکەمان دەبێت بەڵام ئەگەر بێگومان ینی یەکڕیزی هەبێ نەبێ لێکترازان هەبێ پەرتبوون هەبێ بێگومان نێرانی میلەتەکەمان دەتوانن ینی بێنە پێشەوە و دەتوانن سیاسێکی ناڕەوا بەرامبەر میلەتەکەمان سەر بخەن داوای کاک باوەڵ لەم چوارچێوەیەدا یەکێک لەو قسانی کە هەرکراوە لەو کۆبوونەوەنەدا ینی ڕوبەڕووبوونەوەی ئالەنگاریەکان بە شێوەیەکی ئاشتیانە و زۆرێک لە چاودێرانی
سیاسی ینی ئاماژە بووەکەن ئەمە بەشێکە لەوەی کێشێتی پەیامێکی ئاشتیانی پێبێ هەم لەلایەن وڵاتی تورکیا هەم لەلایەن ئەمریکیەکان بۆ ڕۆژاوی کوردستان ینی ئەمە ئەم تەجروبەیە ئەشوبهێنن بەوەی کە وەکو جەنابیشت ئاماژەت پێدا کاکسران لە ڕابردوو کە سەرۆک مامجلال ڕۆڵی هەبوو لە ئاشتەوایی پەکەکە و حکوومەتی تورکیا و کاتی کە خوا لێ خۆش و تورکۆت ئۆزال ینی سەرۆک وەزیران بوو لەوێ یەشێتی هیچ پەیامێکی ئاشتی پێ بۆ ڕۆژاوی کوردستان نێوەنگیریەکە لەم بابەتەیە هیوادارم کەوا بێ و طبعا ئەمە مۆمێکە نابێ بیکوژینەوە ڕەشەبای ینی ڕەشەبای زانیاری هەڵا تێکیدا لێمە بەڵام پێم وایە یەکێتینیش ماکسن بەو سیاستە تەجربەی یەکێتینی هەروە بووە ینی ئەتوانێت ینی یەکێتی کە پەیوەندێکی لە چاو بۆ نمنا هێزەکانی باشووری کوردستان حتا لە چاو هێز عێراقان پەیوەندێکی سنگڕاگرتوو هەیە لەگەڵ بۆ نمونە لەگەڵ دیمەشقا پەیوەندێکی سەرڕێ هەموو دژوارەکانی چەسای ڕابردوو پەیوەندێکی لەگەڵ ئێران لەگەڵ حکوومەتەکانی دەوروبەر هەبێ ئەم پەیوەندیە بۆ ئەوەیە کە میلەتەکەی ئێمە لە کاتی ئەزەماوی تەنگژەکانە ئیسفادەی لێ بکە و پێم وایە لەو چوارچێوەیەدا با ئێمە مژدەی خۆش ببینین چاوەڕێ بکەین زیاتر لەوەی بچێن ناو وردەکاریەکەوە کە ینی زیان لە کۆی پرۆسەکە بگەێنێت شت هەیە هیوادارم وا پێ بگومان مای خۆشحاڵی وڵات خۆشحاڵی بۆ میلەتەکەمان و پێم وایە لەم قۆناغا بەتای دەوری یەکێتی نیشتمانی کوردستان لەم دێنە دەوری سەرۆک باوەڕ لەم بابەتەیە دەورێکی گرنگ دەگێڕێ و ئێمە پێویستە دوای خێر بکەین بۆم دەورە کە سەر بگرێ نەچێنەوە تەفاسیلەکەی بۆ هیوای ناچینە تەفاسی لەمەژە جەناب تەڵی کاکسران بە حکمەوەی کە بەڕێستان کاکسران ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ورد و دروشتی کۆمەڵی هەنگاوی یەکێتی ئاگادارن ئەمە بێمە سەر دۆ خێرەمی کوردستان چکە بەڕاستی یەکێتی هێزێکی یەکلاکەرەوەیە لەم هەرێمی کوردستانەیە و هەموو قسەکان بۆ ئەوەیە کە یەکێتی کاتێک کە بڕیارەدا هەنگاوێک بنێ یعنی ئەم هەنگاوە بەجددیەنێ ئەگەر تەنانەت باجیشی دابێت لە پێناو ئەو هەنگاوی کە ئەگەر لە بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەی خەڵکی کوردستان بێ یەکێتی نیشتیمانی کوردستان ماوەیەک لە پارتی زویر بوو ئێستا تا ڕادەیەک ینی پەنجەرە و دەرگاکانی گفتوگۆ لەگەڵ پارتی خەریکە دەکرێتەوە هەنگاوی داهاتوی یەکێتی و پارتی چی ئەبێ بۆ ئاساییکردنەوەی دۆخی نێوانیان بە تایبەتی ئەمڕۆ زۆرێک لە چاودێرانی دۆخی حکوومەت یاریمی کوردستان وایە ئەبینن کە بەشداری بەشێک لە تیمی یەکێتی لە کۆبوونەوەکانی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانی یاریمی کوردستان ئەمە بەوادریشی خێری یەکێتیە بۆ ئاشتەوایی لە نێوان پارتی و یەکێتی خۆی تەوان سیاستی یەکێتی نیشتیمانی قەت دەرگایدا نەخستۆ بڵێن بیکاتەوە بەڵ دەرگاها کراوەتەوە ڕەنگە خەڵکی دیکەش لە تەرەف خۆی و دەرگاکە دەکاتەوە ئەمە خاڵێکی باشە بێ ینی هەموو جوو لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پرسی حکوومەتە ینی وەلەو باشتر وایە هەواڵەمان لە حکومەت لەسەر تەفاسیل قسە بکەن بەڵام ئەوەندەی من ئاگادار بم بە حکمی ئیشکردنمان لە بواری ڕاگەاندنە ئەوەی کە ینی تیمی یەکێتی لە ماوەی ڕابردووە لە سەبر و تەحمل و لە ئیدارەدانم مەلەفە کردوێتی کارێکە جێگەی دەستخۆشیە ینی لە نێوان سفر و سەتا یەکێتی نیشتیمانی کوردستان سفر هەڵنابژێ و سەدش هەڵنابژێرێ دایان جولەی تری حرەکای لە ناویە دەرەجەی مقاتەعەکردن و بەشداریکردن لە دانیشتەکانی حکوومەت ئەمە ئاماژەی زۆر گرنگن ئێستا کە بەشێک لە تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری کردووە لە کۆبنەوەکانە ئەمە با خەڵکی کوردستان لێ ڕوون بێ ئەمە بە تەنسیق و بە هەماهەنگی ئەم بابەتە کراوە و یەکێتی نیشتیمانی کوردستان لەم چوارچەوەیەدا سیاستێکی ڕاست و دروستی کردوتە بەرکە لەگەڵ ئەوەیە کە کێشەکان حەل بکرێ ئەوەی یەکێتیە کە ئەستەن ینی جۆرێک لە مقاتەعەکردن یان جۆرێک لە تێبینی و هەڵوەستەکردن لە ئاسی ئیشکردنی حکوومەت یاریمی کوردستانە خۆی بەشێکە لەوەی کە یەکێتی ڕێگاکە بابەتەکە بەرەو چارەسەر بە بۆ خەتیش یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگای چارەسەری دانەخستووە بەڵکو هەمیشە لای یەکێتی کراوەیە چونکە ئەمە بەشێکە لە پرۆسەی چاکردنی پرۆسی حکوڕانیکردن لە کوردستانە ئێستا مەسەڵەن بۆ نمونە ئێمە چەند ڕۆژی ڕابردوو کە سایتی شەفافێت و پەنجەرەی شەفافێت دەکرێتەوە لەسەر داهاتەکانی سلێمانی و ناوچەی سەوزی جاران بە ئیسلاحی ینی سیاسی و ئەدەبیاتی ناخۆمانە ئەمە معنای وێنێ ئەمە پەنجەرێکەکەینەوە بۆ ناسینی داهاتی کوردستان بۆ ئەمانە بڵێن یاخوا لە بادینە ئەمە نەکەن یان لە هەولی ئەمە نەکەن بەعکسەوە ڕەنگە بۆ تەشویقکردنیش بێت کە ئەمەش بێتە کایەوە کە کارێکی باشەکەن ئەگەر چاولۆکەنی بە منافەسەی نازانین بەعکس و بدڵخۆشیێکی خەڵک هەنگاوە زۆر دڵخۆشی کردو ئەمە بۆچی بۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتە
يعني مسار كم يعني مساري سياسي لمسار خدمة جزائي جاء كاتوا كتبيني سياسية بمعنى إنه خدمة جزائي لشويني خوي بوستيت وبكشي كيا بو مسجك بو أويك بو إذا نصير خيلو قالي دهاد لايشي وبارك لايشي وكو لراجع أن كان زوج بيت شرماي رابردو هندك دنيان دتا إشتين أما بدها تكيمن أما يو أما بيزان لك فيه وخرج كش أجر أم هنجاو بناء ما نكفي من خوشة بالكو ترجع إذا كده خوشة لكن أما بشكل لويك بشكل لك شكاني كبرين تيمي كتير مثلا لحكومة بم رقمانا بم أمارانا بم هنجاوي كنايتي ديار هنجاوي طبعا وكو لا يعني كقباد روني كده وجلس في حكومة لا إعلان كدني بروجا كده أما بهاوكاري تيمي وزارة إداري وكاك وزير إداري وكا كاكاوي شرجنا معناه بش بجوار الجوار كان يعني كارش يا بشي تيمي كتيش مقصانو تيمي غورانا ك يعني لرجاي وزيري داري أما هنجاي شيء زور باشو كارا يعني ببو توصل بكل كل شوية كان ديكش دوباره بيتوا وببو توصل بكل كيتني خاص السبب كوتاي في بين الدهاتي منطقي لك شو دهاتي او قرك لك شو دهاتي وشو لك شو وكو رقمك شفاف اگر خلكي ديكش اما هنگاو بنيا هم اشينا وصل هلو مرجي تندروس ك يعني بابلين من الماين لسلو بكشتي باش تقديمك هم شينا سر هلو مرجي واك يتر رقم مش نبرس اي دهاتي ابراهيم خليل لك يعني دهاتي عين زال لك شو وكو رقم وكوهن بكليجه تنا بشكل شكل حلقه بيغمان وكاتا يعني بابتي ديكش دي بيش بونمنا حصل لسليماني بوجي خلقك معاشي خلقك اما بشكل شكل حل بك بشكل شيء شفافيته ياخذ بدم خلقك وبما وايا اما جاي زوزر راس درسن وكيتنيش معنى لم يزجيدا كاري باشا كمش بشكل لإشي راس كنا حكمراني كده لكردستان بشكل إشي إما نايدين راس كنا حكمراني لكردستان خو خلك ديكا تواني بلا أمام تكميني حكمراني لكردستان خلاف ما لسنا وكان نابي بلا بيكون ما خلاف ما لسر ود بيك مبدأ السرشكا ويك خلك كردستان بخوش غزاني بس البرزيب جين يكيتي لسر أما خباتي كده يكيتي لسر أما ديت الجواب يكيتي لسر أما وكو جناب إشارة بيدا قربان شي دعوة أم قربانيا بزاينا تشوكا بوغلا كمان شوكا بو او امانجانه كي كتنيش ما كان سريع اللي بنتيني ابو يدرس بو جاء الحكومه به ياخذ لا خباز سياسي ستا سدي كردستان ياخذ لا العراق شابه لداتوشي نزيك دا كوبنوي شتي بارتي كريك اكسترا بيمو ان شاء الله دكري يعني دوای سەری ساڵ يعني ڕۆژەکان دیاری نەکراوە ئەمە یەکەم وتەبێژێکی بەقسەی لەسەر بەدڵنی بەڵام جەناب ئەندامی مەکتەبی سیاسی تا ڕادەیەک زانیاری دایە بەڵێ بێگومان ان شاء الله دەبێت کاری خێر دەبێت و گەلەکەمان سەری ساڵێکی بخير وخوشي بس بو هیوای ان شاء الله بابین سەر ڕۆڵی محوەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە عێراق هەرچەندە ینی کەم تا زۆر جەنابەت ئاماژەت پێدا هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کۆبوونەوە لە بەغدا لە ماڵی سەرۆک مام جەلال و دواتر لە پێکهێنانی حکوومەتی عێراقی نوێدا و ڕۆڵ یەکلاکەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە زیندووکردنەوەی هەندێک بابەتی گرنگ کە پەیوەندی ینی نەتەوەیی و نیشتیمانی و خاشی هەیە بە هەندێک ناوچە بە تایبەتی مادی 140 بەڕاستی ئەمە زۆر قساکرێ لەسەرەوە هەل لە دوای ئەو کۆبوونەوەی سەرۆک باوجەلال تاڵەبانی کە لە ماڵی سەرۆک مام جەلال ئەنجامیدا لە بەغدا ینی بینیمان مادی 140 خۆشبەختانە بڕیاری کاراکردنەوەی درا و کۆمەڵی هەنگاوێکی گرنگتری ژێشک لەوانە جارێکی دیکە ناردنەوەی 200 میلیارد دینارەکەی کە ئەوسا بە هەوڵی بەڕێز کاقوباد و تیمی یەکێتی و حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا ئەمە بەرەم هاتبوو هەنگاوەکانی داهاتوو چیە بێ لەگەڵ بەغدا کاک سرانیانی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن نەتوانێ زیاتر لە ڕێگەی سەرۆک کۆمار لە ڕێگەی ئەو وەزارەتانی کە هەیەی و هەروەها فراکسیۆنەکەی و ئەندامانی انجومەنی نوێنەرانەوە ئەو کارانەی کە لە پێناو خەڵکی کوردستانە ئەنجامی بدا بەڕاستی خۆی تەبان یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکە لە يعني هاوپەیمانەتی يعني ئیتلافی ئیداری دەوڵەت کە ئەمە لەو هێزانە پێکهاتوون کە شەجاعەتیان لەخۆیان نیشاندا ئازاتیان لەخۆیان نیشاندا کە عێراق لەم تەنگژەیی کەیسەتی کەوتووە دەربازی بکەن و حکوومەتەکە ئەو بەرنامە حکوومیەی کە حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی دایناوە لە ڕاستیە بۆ بەشە کوردستانیەکەی بەشە کوردستانەکەی کە پەیوەندی بە
هەرێمی کوردستانەوە هەبێ بۆ حکوومەت و بودجە و ئەوەی کە جناب ئیشارە بەشی هەرێمی کۆی کوردستان بە ناوچە دابراوەکانەوە خۆ ئەمە تەنیا مادی 140 نییە یعنی مەسەڵەن دامەزراندنی خەڵکە لەو ناوچانە کە ئەمە ماوەیەکی زۆری خایان بەڕاستی و ئەم ئاساییکردنەوەی بارودۆخی سیاسی لە ناوچە دابراوەکانە کە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر تقریبا یعنی جێش و عسکەر و حکومڕانی لەو منتیقەیە یعنی حکومڕانیەکی مەدەنی نییە و پێکەنانی حکوومەتێکی تازە لە کەرکووک بە کە استحقاقە ئینتخابەکان ڕەچاو بکە کە ڕەوایی ینی ڕەوایی ئیدارەیەک هەبێت کە ڕەوایی بیدا بە ئیرادەی خەڵکەکەی لە کەرکووک و ناوچە دابراوەکان دیارە معلومە زۆرینیان کوردە و زۆرینەشیان کێتی شوێنی کوردستانە ئەم مەطلبانە هەنگاو بە هەنگاوی دەوێت دەمەن بەدەستشونیشی دەوێت تیمی یەکێتیش ماکسان لە حکوومەتی عراقی تیمی یەکێتیش ماکسان لە مفاوضات و گفتوگۆکانە و قورسایی یەکێتیش ماکسان لە معادلەی سیاسی عراقا کە بەردەوام ینی تاکید دەکاتەوە کە دەمانەیە حضورێکی بەقوتمان هەبێت لە بەغدا و لەگەڵی شابێگومان ینی دەوری سەرۆکۆمار لەم بابەتە تیمی یەکێتی لە حکوومەتە لە حکوومەتی عراقیە مەموو هەمانەی زۆر گرنگە بەڵام عێراقش خۆی ئێستا کە هاوڕێبۆی نەیکەنە شامی شەریف عێراق خۆی بێگرفت نییە ئێستا حکوومەتەکەی ینی زۆری پێناچی حکوومەتەکەی سوودانی بە ڕەوا و بە ناڕەوا تووشی کێشە دەبێت چونکە ئەوانەی کە لە معادلەکەیان نیان بردەوە لە یاریەکەیە ینی نیانتوانی ئامانجەکانی خۆیان بەدیبێنن چاوەڕێکن ناری گەورەی خۆیان ماداوە خۆیان ماداوە بۆی سەدەبینیت ئێستا بە تەسەوڕەکەم لە چەند مای داهاتوو عێراقیان زۆرتر مەشغوڵ بن بۆ کەم کوڕانی لە حکوومەتی کازمێ دۆزێتەوە یعنی حکوومەتەکەی کازمی فترێکی زۆر دژوار و ناخۆش بوو لە ژیانی عێراقیانە چونکە نە بە ئینتخابات هاتبوو و نە ئیسلاحێکی کرد کە عادەتەن حکوومەتەکانی وەک یعنی حکوومەتە کاتیەکان بەبێ کە بڵێن چەترێکی ئینتخابیان لە پشتەوە نەبێ گوایە بۆ ئیسلاح دێن کە ئەمە نەبێ ئەمە ینی پێی دەگوتێمە حکوومەتێکە نەبەدی انتخابات و بە دیموکراسی هاتووە حتى انتخابات تزويرش بيوالين ونبى إصلاح الشكل لبرو تصوركم لم دو مانغ يعني زياتر مشغول بالعكس وباز دسي بيكردو بردوخ العراق لسر دزي الصدايا إن جاء مثلا كشبو دزي بتوكاني صداش لم لا يعني أوراقاني حكومتي كازم إن شاء الله ديرتوا خوي وتيمكي إن جاء دواء وتصوركم لسروي ك بابلين بريس سوداني چیەکە ئێستا گوشار هەیە لەسەر بەڕێز سودانی بۆ جێگرەکانی سەرۆک کۆمار بۆ هەموو ئەمانە ینی لەو لاتیشەوە خەڵخۆی مەڵازداوە ینی تیاری سەدری بێدەنگ نییە ڕەنگە بە شێوەی دیکە تعبیر لە خۆی بکە و ڕەنگە مواجهکردنی عملی سیاسی لە عێراق لە ئایندەدا قورستر بێت بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بۆ دەورەیەکی تیشمان کوردستان حضوری بەردەوامێکی لە بەغدا یەکێتی بە ساڵێک توانی ئەم معادلانە بەڕێکوپێکی ئیدارە بدا بێگومان بە حەزووی ڕۆژانەی خۆکێسە لۆدی حکوومەتی لەسەر نەماوە ئێستا حکوومەت پێکات ئێتر ینی تیمی یەکێتی و ینی کە دەڵم تیمی یەکێتی تەنیا مەقسەد وەزارەت نییە بەڵکو مەقسەدم ئەو وەفدە مفاوەزانەیە کە کاک باڤڵ هەموو جارێ ینی بەخۆی دەچێت بەغدا بە قیادەی خۆی دەبێ ئەم حزورە ئەم لۆدە کە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان و لەسەر پێکردنی حکوومەت نەماوە ئێتر بێت ناو وردەکاری دیکەوە ئەمەلی سیاسی عێراق بەرەو شوێ دەڕوا لەسەرەوەی کە ئایا بۆچی بۆ ئەم عێراق ئەم وڵاتە کە دەستوری هەیە کە یاسای هەیە کە پرۆسی سیاسیەوە کە باوکە دامەزێنەکانی وەکو مامجلال توانیوانە بینایی بکەن بۆم عێراق تووشی کێشە بوو ئایا تەنیا لەبەروی داعش هاتە ساحەکە ئایا تەنیا لەبەروی تایفەگەرێتی هەبوو ئایا لەبەرەوەی کە بڵنگەندەڵی هەبوو بۆ ئەوی دەودام کێشانە چاسەر بکرێ ئەمانە هەمووی مەلەفاتن کە چاوەڕێیەکێتی شوێن کوردستان دەکا و ئەمە معنای وایە کە هەموو شتێک نۆرمال نییە لە بەغدا لە ڕاستیە بۆ ئەوەی بزانین کە یانیشتی خۆی حەزر کردو بۆ هەموو تەنگژەوە خۆی حەزرکە بۆ پێم وایە لە ئیداری ساڵی ڕابردوو یەکێتێکی چالاک و گورجگۆڵمان بینی هیوادارین ئەو چالاکی گورجگۆڵەیە یارمەتیدەری ئەوە بێت کە هەم عێراق پاشەشێنەکە بەروداوە لەو تعهوداتانی کە بە خەڵکی عێراقی داوە چونکە حکوومەتی سوودانی تعهوداتی گوڵنێکی زۆری گەورەی بە خەڵکی عێراق داوە ینی پێی وتون ئەوە ئەم حکوومەتی کە من تەشکیلم کردووە ینی ڕاستە ئەغلبی پەرلەمانی نییە وەکەوەی چکە بڵێن تایسەدی تێدانە بەڵام ئەغلبیەی وعدەکان ئەغلبی جێبەجێکردنی وعدەکانی تێدایە ئەمانە هەمووی هەلوم ینی کەیسن و بە مەلەفای دژوارن چاوەڕێی
حکوومەتەکەی سوودانی دەکات خۆدیایشە لەگەڵ یا چاوەڕێی حزبەکانی بەشداری ئەم حکوومەتە دەکەن کە لە حکوومەت لە حزبەکەی حزبی داوە و لە حزبەکەی ئیداری ینی قانونی ترافیکی مالکی ینی دەوڵەتە قانونەوە تا حزبەکانی دیکە هەمووی مەسئولیەتی لەسەر شانە پارتی دەست بەسوودێتە شانەیەکێتی مەسئولیەتە شانە سونەکان مەسئولیەتە لەسەر شانە خۆتە زای لە چەند هەفتەی ڕابردوو تەقاتە سەر ینی سەرۆکی پەرلەمان ینی ئەم بازبازێنەی دەیکا چۆن توانێتی بچێت سەر بۆی ڕەنگە ئەوش بەشێک بێت لە کێشەکانی لە ئایندی عێراقا بۆیە ئەبەیەکی نیشماکسان لە پاڵ ئەوەی کە پێداگیریەکە لەسەر جێبەجێکی بەرنامەی ئەم حکوومەتە کە زۆری تێدایە بۆ گەلەکەمان بۆ ناوچە دابراوەکان بەڵام بێت دایمەن وریاش بێ کەوەی هەندێک جار هەلومەرجێنێتە پێشەوە وەڵا بڵێن لەبەرەوەی ئەم ئیستخاخاتە پێشەوە با ئەو ئیستخاخە جێبەجێ نەکەن یا دوای خێن وەکو چەند ساڵی ڕابردوو بینیمانە ینی بابەتێک ناگاتە قوربانی بۆ بابەتی بێوانە ئەبێت نێڵێت چونکە ینی ئەساسی ئێمە ینی ئەساسی وجودی یەکێتی نیشتیمانیکوسان لە بەغدا پاراستنی ئەمە لە سیاسیە پاراستنی ئەم دەستورەیە پاراستنی ئەم دیموکراسیە کە ڕێگەی داوە بە یەکێتی نیشتیمانیکوسان دەور بژێرە خۆسەری ناوچەکە بکە ئەخر لەبەرەوەی ئەم ناوچەی دەسووری وەکوی عێراقی نییە بۆیە بارودۆخی براکانمان لە ڕۆژاوا ئەو هەیە لە ڕۆژهەڵات وایە لە باکوور هەیە لەبەرەوە ئەم دەستکەوتانەی کە گەلەکەمان کە دیموکراسی عێراقیەتی ناو دەستوری عێراقا پێویستی بە شەونخۆنی پێویستی بە پاراستنیە جاران شەونخۆنیە ئەرکێک بوو دەگوترێ سوپا لە هەندێک وڵاتێکە لە هەندێک وڵاتە سەرۆکایەتی کۆمار دەیکە لە هەندێک وڵاتە بڵێن مەرجعیەتە سیاسیەکان دەیکەن بەڵام لە ڕاستیە لە وڵاتی وەکو عێراقت ینی مەسئولیەتێکی جەماعیە یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەشێک لە مەسئولیەتەکەی سەرشانە یەکێتی نیشتیمانی کوردستان حساباتی لای ئەمریکا و زلهێزەکانی دنیا چۆنە ماوەیەک ینی دەوترایشێتی تا ڕادەیەک دابڕاوە لەو ینی چۆنەڵی کرانەوە نێودەوڵەتی و هەرێمایەتی کە هەیە بەڵام خۆ جوڵەکانەوە تا ئاماژەن بۆی کە نەخێر یەکێتی تا ئێستا ژیاریزانێکی ئازا و زیرەکە لەو وارەوەڕاست بۆی لەوە تێبگەین هەم دەرودراوسێ هەم ئەمریکاش تەسەوراتێکیان لە دوای ئینتخابات وا بوو کە عێراق بۆ شوێ دەڕواکە زۆینە دەیباتەوە زۆینە حکومت تەشکیلەکەن و ئیتر ئاوێن دەست بشوە بەڵام لە ڕاستیە ینی تەسەوراتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم بوارەیە ڕاست و دروستی خۆی تەسەوراتی حزبی سیاسی ڕەبط نییە بە ژمارەی کورسیەکانی بێگومان لە دیموکراسیە ژمارەی کورسی زۆر گرگە بۆی هەندێک خەڵک تێنەگا یەکێتی ینی باکی بە کورسی بە دەنگدان و بە دیموکراسی نیە ئەمە بۆ ئیستخاخە ئینتیخابیەکان وایە ئەمە بۆ ژمارەی کورسەکان وایە بۆ وەزارەتەکان یان پێکاتەکان وایە بەڵام سەنگی سیاسی حزبی سیاسی بە دووربینیە سیاسیەکانیاتی کە ئێمە پێمان وایە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم ئاستەدا دووربینی سیاسی تەواوی نیشاندا و توانی معادلەی سیاسی لە عێراقا بگۆڕێ و توانی ئەو مەدەی کە ناویرا بە حکوومەتی زۆینە مەدی درۆزنانەی حکوومەتی زۆینە یەکێتی نیشتیمانی کوردستان توانی ئەمە لە شوێنی ڕای بگرێت و پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان تایبەتی سەرۆک باڤڵ لەو حملە مفاوەزاتی کە لە بەغدا کردی کارێکی ڕاستی کرد با ئێمە گوێ لەوە نەگەین خەڵک وڵێ وەڵا ئەمە بۆ نمونە ساڵێک حکوومەت پەک خرا با ئێمە گوێ لە سەبەبی ئەم پەخستنە زۆر عەزیم بوو چونکە ڕێگری کرد لەوەی کە عێراق بەرەو حکمی زۆینە بڕا کە حکمی زۆینە واتە هەڵوەشانەوەی دەستوور واتە هەڵوەشانەوەی تەوافق واتە هەڵوەشانەوەی ڕوحی ئەو بنەمای عێراقی تازە لەسەر دامەزراوە. کاکسرا من هیچم نەماوەگە جەنابەت هەر پەیامێکی کۆتایی هەبێ توانی بگەێنی. منیش سپاسدانەکەم و سڵاوم لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەیە کە ئێمە ڕوومان لە ساڵی تازە دەبێت وادارم ساڵی تازە ساڵێکی گەشاوی بۆ میلەتەکەمان و ئەم عەزاباتانی لە چەند ساڵی ڕابردووە بینیمان بە تێکۆشانی خۆیان بە تێکۆشانی هێزە سیاسەکانیش و لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ناوی میلەتەکەمان بتوانێت لە خۆناغی داهاتوە ژیانێکی شایستە بژێت و بتوانێت ئەو تاهوداتانەی سەم باسمان کرد جێبەجێ بێ بۆ ئەوەی میلەتەکەمان ژیان و گۆزارانی باشتر بێت. بەڕێستران عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان سوپاس کاکسران. بینەرانی بەڕێز ئەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرایەوە ژەمیشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.